بله بینران کشتنا امینداری گشتی حزب الله یا لبنانی بگمان دورگ خسکت قناقه که گله که دجوار و هست کاردا و که نها به لسر اکران کردستان 24 بلزگینی در باز به بغداد خو نشاندن به صدمی هات که کرن خو نشاندار دخوازن ج بالیوس خان امریکا نزدیک ببن رهبری بلند کمار اسلامی ایرانی جی 5 روزین ماتمینیا گشتی ل ایران راگهاندن برنس طارق ابو زینب نویسکار شروع کار سیاسی ل بیروت پایتخت لبنان دیگل من دایه برنس طارق دماتا باش به دو روزه تایبتی آلیه باشور یه بیروت گلک دجواری تتا بردمان کرن جاری اسرائیل و کواتا کشتنا حسن نصر الله کومه که سرکردین دنین حزب الله یا لبنانی روزه و ولاتیه دی برفکی و بدگلو نعم بداية تا سلاو رز بو ايوه بو تواوي بينران تا بيقومان او تيرور كردني امين داري حسن امين داري حزب الله اللبناني وحسن نصر الله او ياوران بيقومان كاردانوي زور كوري لسر لبنان وتواوي ناوتسا كدبت ايما امرو دبینین حزب الله براستی سرتوپی محوری مقاومه لناوچەکە دا بێگومان حزب الله یەکێک بوو لە گرنگترین باڵەکانی ئێران لە ناوچەکەدا لە هەمان کاتدا ئەمڕۆ بینیمان کە کوژرانی حەسەن نەسڕ الله ئەمینداری گشتی حزب الله لبنانی ڕاگەیەندرا بێگومان کەواتە ئێمە يتم التصعيد أكثر من قبل حزب الله على الكيان الإسرائيلي وأيضا منذ حوالي دقيقة كمان أعلن چەند خولەکێک لەمەوبەر حکوومەتی داگیرکەری ئیسرائیل سوپای ئیسرائیل ڕایگەیان کەوا گەمارۆی سەربازیان خستۆتە سەر لوبنان ئەمە چی دەگەێنێت ئەمە ئەوە دەگەێنێتکەوە ئەو گەمارۆ سەربازیە نابێت هیچ کەشتی گەلێکی سەربازی لە کەناراوەکان لوبنان نزیک بنەوە یاخود لە سووریاوە داخلی لوبنان ببن لە ڕێگەی ئاسمانیشەوە کەواتە بەڕاستی ئەمە نزیک دەبینەوە لە سیناریۆی کەرتی غەزە بینیمان لە هەمان کاتدا ئەو بۆردومانە چڕەی کە لە دەکرێتە سەر باشووری لوبنان و تەواوی گوندەکانی دیکەش لە هەمان کاتدا لە باشووری لوبنانە 400,000 هاوڵاتی مەدەنی باشووری لوبنانیان جێهێشتووە ئەمڕۆ قوتابخانەکانی لوبنان چۆڵکراوە حکوومەتی لوبنان نیش ناتوانێت هیچ شتێک بکات حکوومەتی لوبنان ناتوانێت هاوکاری ئەو خەڵکە ئاوارەیە بکات لە هەمان کاتدا بڵێ ولی برنس طارق او نهاتو البيروت داغوي بيروت بباريس روش خلاطة نافين تاتا حسباندن وكا تدبيجي فيقا في نزيك بيت وكا غزة لبهت ايدي روش يا ولاتي واه بشتي كوشتنا حسن نصر الله وكا تبعسي حكومته قوتي حكومته كاربريكر لورهيا نجيب ميقاتي حتى دوجي كيكش لبنان ميفاني مبود بيجا هيج دا صلاة حكومته ومؤسسات الفرميت لبنان نينا بلكو هر تشتك دستی حزب الله دا یا چهار نفتی فی ولاتی کلای دیگه سرکردات کی ویجی نمایه که وقتا لبنان برف کی بگیر نعم بەڵێ ڕاستە بەداخەوە حکوومەتی لوبنانی بەڕاستی ناتوانێت کەوا ڕێگری لە داڕوخانی ئابووری بکات حکوومەتی لوبنان بەڕاستی پەچی کەوتووە بەداخەوە کە دەیڵێن ئەو هەژمونەی کە ئێران لە سەر لوبنان بەردەوامە لە ڕێگەی شێبوو لە ڕێگەی سیاسەتەکانی حزب الله بوو لە لوبنانەوە کەواتە لوبنان بەڕاستی بوو بە نێچیرێکی ئێران بەڕاستی حزب الله بوو کەوە لوبنانی خستە نێو ئەوەی کە پێی دەگوترێت یەکگرتووی گۆڕەپانەکان لە عێراق و لە لوبنان و یەمەن و لە سووریا بەداخەوە ئەوەی کە دەناو دەبلێ یەکگرتووی گۆڕەپانەکان ئەمە زۆر قورسە بۆ لوبنان ئێمە چوینەتە بەڕاستی جەنگێکەوە کە ئێمە هیچ شتێکمان بۆ غەزە نەکرد بۆ فەڵەستین نەکرد و ئەمڕۆ ئیسرائیلی دوژبن توانایەکی زۆر گەورەی هەیە و بەردەوامە لە بۆردومانکردنی خەڵکی غەزە لە هەمان کاتدا ئەو ڕنگدانەوەی یەکگرتووی گۆڕەپانەکان ڕنگدانەوەی زۆر نێرێنی لەسەر لوبنانەوە ئێمە نەمانتوانین شتێک بۆ غەزە بکەین تەنها چوونە شەڕەوە تەنها زۆر ناوچەی ئێمەش بۆردومانکرا خەڵکی زۆرش بوو بە قوربانی بەداخەوە ئەمەش لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی کە ناو دەبرێ بە یەکگرتووی گۆڕەپانەکان بله گەلو دیدناتە يعني بو لبنان كفتت نافي شريدا بو لبنان كفتت فيرا شدا كون هات دايه لأن للأسف بەداخەوە ئەمەش بەوەی هەژمونی ئێرانەوەیە حزب الله کۆنتڕۆڵی دۆخەکەی کردووە تۆن کاتێک ناتوانیت سەرۆکۆمان هەڵبژێریت چونکە حزب الله نایەوێت حزب الله کۆنتڕۆلی سیاسەتی ناوخۆی لوبنانی کردووە کە ئێران پاڵپشتی دەکاتە
کەواتە ئەمڕۆ چێ دۆخەکەی کۆنتڕۆڵ کردووە هەر ئێرانە. ئێران بەڕاستی خۆشەر ناکات بەڵکو لەرگەی بریکارەکانیەوە شەر دەکات. جگە لە لوبنان لەگەڵ چەندین وڵاتە دیکەی عەرەبیش بە هەمان کاتدا سیرکە ئەمە لە ئەنجامی چێوە لە ئەنجامی ئەو سیاسەتەیە کە هەیە لە حکوومەتی لوبنانی وەکو گوتم کەم تەرخەمە پەچی کەوتووە ناتوانێت تەنانەت سەرۆکۆمار هەڵبژێرێت. بۆچی؟ چونکە حیزب الله و ئەو میحوەرانیانەوەی کە وەکو لوبنان ببێتە خاوەنی سەرۆکۆمارێک کە سەرۆکۆمار هەڵبژێرن. ئەمێ چیرۆکە بەڵێ. ولی کەواتە ئەم ئەگەر لە عێراقیشی بەحەسکەین عێراقی نەهاخۆ پیشاندانە بەسەدەما کوشتنا نەسڕوڵڵا حتا گەفێ لە بالیۆسخانە ئەمریکا دەخوات عێراقشی دەبێژێت دەرگی هێمەل سەرپشتە بوو خەلکی لوبنانێ دە هەمادەمدا سێ ڕۆژێن ماتەمانیە گشتیژی ڕایگەاندنە کەواتە ئەو ڕەوشە لە لوبنانێ ئەو بەرەیە مەقاومە ختێتە بەحەسکری گەل و باندوریاوێ لەسەر عێراقێ تایبەتی ئەو گروپێن کو چارچوبێوی بەرەدانەت و چات بینی کارڤەدانین ئیسرائیل لێ هەبن گەل و وەکو لوبنانێ. ئەم گروپ و ملیشە چەکدارانە لە عێراق هەن کە ئێستا خۆپیشان دەکەن ئەمە بە فەرمانی چێ بە فەرمانی وڵاتێکی دیکەیە. ئەمڕۆ ئێران باڵەکان و بریکارەکانی دەجوڵێنێت دژی چێ دژی و وڵاتانی دیکەیە لە پێناو چی لە پێناو تەنها دانوستانە لە پێناو دانوستانە لەسەر هەندێک دۆسەی ئێرانی و باشترکردنی بەرجەکانی خۆی ئێران بینیمان سەرۆکی ئێران کە لە سەردانی ئەمریکای کرد لێدوانێکی زۆر ڕوون و ئاشکرای هەبوو کە گوتی ئێمە لەگەڵ ئەمریکیەکان براین. ئێمە ئەمە قسەی سەرۆکی ئێران بوو کە گوتی لەگەڵ ئەمریکیەکان براین. ئەمە پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا ئەوان کار دەکەن بۆ ئەوەی کەوا لە پێناو چی لە پێناو ئەوەی لەگەڵ ئەمریکیەکان دابنیشن. ئێرانەکان کار بۆ ئەو دەکەن. ئەمە چووکەت باش دەزانیکەوە ئەم ئیدارەیە دوای هەڵبژاردن کەواتە لە کۆتاییدا ئێران کار بۆ پاراستنی بەژەوەندەکانی دەکات. ئەو میلیشانەی کە خۆپیشاندان دەکەن لە عێراق لە سووریا چونکە ئەم بەڕاستی ئەمڕۆ گوزێکی کەمرشکێنیان بەرکەوتەوە بەسەر میلیشەکان و بەسەر ئێرانیش ئەمێ بەحسیان دێژی بکەین نەها خەلکی لوبنانێ وەسا ڕەوشەوان خراببوویە دەربدەری سووریە دەبن توزانی بێ 10,000 خەلکی سووری لە لوبنانێنە دیگەل سووریا دەربدەری سووریە دەبن خەلکی لوبنانێ کەواتە ڕەوشە مرۆڤی یا لوبنانێ ئابخۆشی دە قەیرانێکی ئابووریە کووردا دژیت سەردەمێ شەڕێ ناوخۆشی دەرباز کرد دێ بەرەکی بەچیت گەل. ئەمڕۆ بە هەزاران کەس ئاوەرە بوون لە باشووری لوبنان بەرەو شاری سەیدا و بەرەو جەبە لوبنان و بەرەو تەرابلوس و زیاتر لە 400,000 هاوڵاتی مەدەنی بەداخەوە حکوومەتی لوبنانی پەشی کەوتووە ناتوان هیچ شتێک بۆ ئەو خەڵکە بکات لە ڕووی ئابووریەوە ناتوان هیچ شتێک بکات کەواتە ناتوانێت هیچ شتێکیان بۆ بکات قوتابخانەیان بۆ بکاتەوە هاوکاری و کۆمەچیان خۆراکیان پێشکە بکات چونکە حکوومەتی لوبنانی کەم تەرخەمە کەمێک لەو مەبەر سەرۆکوەزیرانی لوبنان نەجیب میقاتی گوتی داوا لێبوردن لە بەلایانی ئاوەرەی باشوور دەکەم کە ناتوان هیچیان بۆ بکەین بچونکە زۆر کەم تەرخەمنە بەڕاستی خەڵکی ئاوەرەی باشوور لە شەقامەکان دەرخەون چونکە کەم تەرخەمێکی زۆر لە حکوومەتی لوبنانی هەیە بەداخەوە کە دەڵێم. بەڵێ برێز تارق ئەبوو زەینەب نویسکار و شۆربەکاری سیاسی لە بەیروتە پایتەختە لوبنانی گەلمە بگەلێکی سپاس برێز تارق.